بکەن کاک پشتیوانی حاجی حەسەن بۆ کاک شایبی شیرینی داواکاری خۆیانە تایبەت پێشکەشیان بێ پێشکەش بۆ ڤیدیۆ گۆڵزار بۆ مامۆستا گۆرانی بەرز و ڕێز دوای تۆ دەست نەگرم بەیان نەگەشێمەوە لە باخچەی بەهار شەرتا لە دوای تۆ دەست نەگرم بەیان نەگەشێمەوە لە باخچەی بەهار شەرتا بۆ تۆ بمێنم قەولم پێت داوە قەت نایشکێنم شەرتا بۆ تۆ بمێنم قەولم پێت داوە قەت نایشکێنم هەرچەند لێم دووری دەنگم پێت ناگا هێشتا ژوورەکەم بۆنی تۆدا شەرتا بۆ تۆ بمێنم قەولم پێت داوە قەت نایشکێنم شەرتا بۆ تۆ بمێنم قەولم پێت داوە قەت نایشکێنم بارانزل برای پشکش با کارت شعایب و با کارت پشتیوانی برزی و رز تایبەت پشکشیان بێت تاکەی بناڵم بەدەم دەرداوە تاکەی بناڵم بەدەم دەرداوە وەڵک لە ناڵم ڕۆژ نەکرداوە هەستا با بچینە و شارە لە دوای باڵا و دڵ بێ قەرارە هەستا با بچینە و یاڵە لە دوای باڵا و دڵم عەوداڵە وتیان بێوەفاز باوەڕم ناکرد وتیان بێوەفاز ئەحمەد گرێ چێوخوا بێساز هەستا با بچینە و شارە لە دوای باڵا و دڵ بێ قەرارە هەستا با بچینە و یاڵە لە دوای باڵا و دڵم عەوداڵە